بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورودین لە بەرنامەی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان بریتێلەوەی کە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بۆچی دەگەڕێتەوە. ئەمە بابەتی ئەمڕۆمانەکە ئێوەی ئازیز لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوسەرنجی خۆتان دەربخەن. ئازان خۆشەویستان بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ڕووداوەکانی هاتوچۆ بە هۆکاری سەرەکی گیان لە دەستدان و برینداربوون و کەمەندانبوونی هاوڵاتیان دادەنێت کە بەشێکی زۆری بۆ خراپی ڕێگاوبانەکان دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستاندا نەبوونی پلانێکی جێگیر بۆی کە ڕێگاوبانەکان بە شێوازێکی زۆر باش وە نەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ نەبێتە هۆی گیان لە دەستدان چاک بکرێن لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەو ڕێگانەی کە شارەکان بەیەکەوە دەبەسێتەوە ڕێگای یەکسایدە کە ئەمەش هۆکارێکی سەرەکیە کە دەبێتە مای گیان لە دەستدان یاخود برینداربوونی هاوڵاتیان بە ڕووداوەکانی هاتوچۆ بەشێکی دیکەشی دەگەڕێتەوە بۆ تیژڕەوی هاوڵاتیان و پابند نەبوونی شۆفێران بە یاسا و ڕێساکانی هاتوچۆوە کە ئەمە ژۆکارێکی دیکەی لە هەرێمی کوردستاندا ساڵانە چەندین هاوڵاتی لە مەرێمەدەدا گیان لە دەست دەدەن و مانگ نییە زۆر جاوای لە تۆ دەتوانین بڵێن هەفتە نییە لە نێو ماڵەکان لە بەشێک لە ماڵەکانی هەرێمی کوردستاندا ڕووداوی ناخۆش دڵتەزێن و شینی تێدا نەبێت بەهۆی گیان لە دەستدانی هاوڵاتیان بە ڕووداوەکانی هاتوچۆ و بەشێکی زۆر لەو ڕووداوانەی کە لە ئێستادا ڕوودەدەن ڕێگای نێوان دەربەندی خان کەلار سلێمانیە کە ئەم ڕێگایە بەهۆی نۆژەنکردنەوەیەوە وەستاوە تاوەکو ئێستا هەوڵ نەدراوە کە ئەم ڕێگایە بە شازێکی زۆر باش و بکرێتە ڕێگایەکی دووسایت بەڵامە داخەوە ماگانە چەندین هاوڵاتی لەم ڕێگەیەدا گیان لە دەست دەدەن ڕۆژی ڕابردوو 5 پێشمەرگە دوایەوەی کە ئەرکەکانیان جێبەجێ دەکەن دەگەڕێنەوە بۆ ماڵەوە لە ڕێگادا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و سەرجەمیان گیان لە دەست دەدەن. ڕاستە گەرچی ڕووداوەکە هۆکاری ڕووداوەکە بۆی تیژڕۆیەوە بۆ بەڵام دەکرێت ئەگەر ئەو ڕێگایە دووسایت بۆ ڕێگایەکی زۆر باش بووە دەکرێت ڕووداوەکان کەم ببنەوە یاخود نەبنە هۆی بەشێکی زۆریان گیان لە دەستدان. ئەگەر ئاماژەی بکەین بە ئامارەکانی ساڵی ڕابردوو کە بەڕێبەتی هاتوچۆی گشتی هەرێم ئاماژەی پێکردووە تەنیا لە ساڵی ڕابردوودا 122,000 ئۆتۆمبیل هاتۆتە نێو هەرێمی کوردستان و کەمەش ڕێژەیەکی زۆر زۆرەوە گرنگە کە سانسۆر بکرێت وە بتوانێت پلانێک دابنێت کە ڕێ لەو هەموو ئۆتۆمبیلە بگرێت کە دێتە نێو هەرێمی کوردستانەوە. لە ساڵی 2021دا زیاتر لە 4,119 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە بۆتەوەی گیان لە دەستدانی 662 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لە دەستداوەروەها 7,220 کەسی دیکەش بریندار بوو بەداخەوە کامە ڕێژەیەکی زۆر زۆر لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان هێک بەم شێوازە گیان لە دەستدەن کە بەشێکی زۆری وەک ئاماژەم پێکرد نەبوونی جێبەجێکردنی ڕێسا یاساکانی هاتوچۆوە تیژڕەوی هۆکارێکی سەرەکیە بۆ ڕووداوەکان لە هەرێمی کوردستاندا. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز یەکەمی پەیوەندی وەردەگرم کاک ئەحمەد لە کەرکووک. کاک ئەحمەدیان سڵاوی خوات لێبێ. سڵاوی خۆتان لێبێ دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم. وعەلەیکە سەلام کاک ئەحمەدیان سڵاوی خوش لە تۆ. چاکە ئەم هۆکاری گیان لە دەستدانی هاوڵاتیان تایبەتی شۆفێران طبعاً هەمووی سەبەبی حکومەتە. یەکەم ئەم حکومەتە ڕێبان چاک ناکە ئەو ڕێبانانە هەمووی تاسە و خراپە ڕێگایەکی تەسکە ڕێگایەکی خراپ این کاتی سەردامە. ئەم هەموو پارە نازان بۆ کێ دەڕوا لە گومرکە لە مرورە ئەم پارەی بۆ کێ ڕوا ئەگەر ببێ ساکیکەن لە 150 یعنی مردن کەمە بێتەوە. کاک ئەحمەد تا چەند هۆشیاری هاوڵاتیان گرنگە لەبارەی هاتوچۆ لەبارەی ڕێگاکان تەواوە بەڵام ئەلەم لە 170 خەتا ڕێوبانە حکومەتە ئەمە یەک لە 120 خەڵک شۆفێر سریع بڵێ قسەکە تەواوە بەڵام لە 175 حکومەتە. ڕاستە دەستخۆشی بەرنامەکەتان لێتەوە سەرکەوتوو بن موفق بن ئینشەڵڵا. زۆر سپاس کاک ئەحمەدیان دەچمە لای پەیوەندیەکی دیکە هەر کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرین. کاک ئەحمەد سڵاوی خوات لێبێ. بەڕاستی یعنی خەریکە بزنم بە فەوشەوە کاک ئەحمەد بۆ لەگەڵ ئێمەت بوو. کاک ئەحمەد گوێبیستی دەنگی ئەمەی؟ بەڵێ سڵاوی خوات لێبێ کاک ئەحمەدیان. سڵاوی خواتش بەڕێزم. بچاو کاک ئەحمەد هۆکارەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بۆ چییە گەڕێنیتەوە؟ هۆکارەکەی
ئەوەیە بەڕاستی ئۆتۆمبیل بە قەبارەی گشتە و گەورە زۆر بووە و دارەکانمان کۆبوونە نۆژە ناکرێنەوە دارەکان ئێکسپایرن ناکرێت بە دووسایی ئەلحەمدولیلاش داهاتیش باشە گەبرەکەی بە دووسایی کاتەکە ناکرێت بە دووسایی بە نۆژەنیکەوە بەڕاستی هۆکار ئەوێ هۆکار دی ئەوەیە ئۆپۆزیسیۆنی سەڵوێستەشی نییە حکوومەت لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنەکانی ئێستاگەوە نابی بەڕاستی نە کۆمەڵمەی بەتوشی چیان بۆ ملت نەکرد یا ئەگەر ئەو ڕۆکە پێشبەژمەکە کوژرا ناڕزایشان دەربڕێت بەرنامەشان دەرکردی ئەوە ناکاتی بەڕاستی ئۆپۆزیسیۆنەوانیە ئۆپۆزیسیۆن دەبووەکویەوە نوێ کاکە تادا حکومەتکە کاکە ئاو تەوزیەکان نەفرت تەوزیەکە شەقامەکان چارەسەرکە بیرۆز چاکەوە چتا کردێ بەخوای ئێستا نەکردێ وچی کۆمەڵی بت لە ساحیبوون هیچ ئۆپۆزیسیۆنێک نەبوو دوات ئێستا بڕۆ پێزیەکەن بەخوای بەڵام ئەمانە لەسەر ئەرکی حکوومەتە حکوومەت ئەو هەموو داهاتی بۆ دێتەوە ئەرکی ئۆپۆزیسیۆنەوەی کە چاودێری دۆخەکە بکە چاودێری حکوومەت بکە کە بزانێت ئەو داهاتی چی لێ دەکات نەک بێت ڕێگاوبان چاوکە نەک بێت قیتای ڕێگاوبان بکات نەک بێت دووسایدی شەقامەکان ئەرکی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارەکان ئەوەیە کە چاودێری کارەکانی حکوومەت شەو ڕۆژ ئەندا پەرلەمانەکان ئۆپۆزیسیۆن صادر حكومة شكري والله براستي حكومة للساعة سبوع فوشن دلينا بلى آره والله پێت وایە بۆچی ئەو داهاتی کە حکوومەت دەستی دەکەوێت بۆ خزمەتی وڵاتیان سەرفی ناکاتەوە بۆ ڕێگاوبانەکان سەرفی ناکاتەوە هۆکار چییە؟ بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی کاک ئەحمەد پسرا لە هەولێرە دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتوهانە لە کۆیە وەردەگرم خاتوهانە سڵاوی خوا لێبێ. السلام عليكم. عليكي السلام ورحمة الله. تەوەرەکەمان لەسەر چی بوو؟ تەوەرەکەمان لەسەر هۆکارەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆلەرمی کورساندا بۆچی دەگەڕێتەوە؟ هەمومان دەبێت باوەڕمان بە قەزا و قەدەر هەبێ یەکەم و دوومی کاری ڕێگاوبانەکان بەڕاستی هۆکارێکی زۆر سەرەکیە کە یەک سایدە باش ئەم سیارە گەورانە بەو ڕێگە یعنی یەک سایدەدا بڕواکردن ڕووداوی هاتووە زۆر زیاد دەکات بەڕاستی دووەمی نیشان شۆفێران بەڕاستی هەندێک کەس ینی زۆر فێرە دەڕوا و ڕووداوەکەش ناخۆشە ئەمە هۆکارێکی دیکەیە بەڕاستی حکومەت ئێمە ناڵێن پارەی نەوت و داهاتی خاڵقیەکان لە جادۆبانەکان بە تەنها داهاتی ناوخۆ باشە خرامە و بەڵێ ئەوەی لە خرامە و لە ئیمزا بەنوێکردنەوە و کۆمەڵش پێدەستی دەکەوێت کە نییە ئەوەی لێبدا خۆشترین ڕێگامان دەبێت لە مێرەمی کوردستانە بەڵام ئەوەش بە ئەوەی ڕەوای خوا نابینێت کە ئەو پارەی لە هاوڵاتیان وەردەگیرێ دەڕێگاوبانەکان سەرف بکرێتەوە بۆی قوربانی کەمتر بێ بەڕاستی ڕووداوێک لە کۆی ڕوویدا پاس یعنی ئەم تایکی یەکێک لە ئەو قوربانیانە بەڕاستی شێت بووە یعنی کە دەرگا لە تەکلیەکەی یعنی ئەوش نەدەڕوا بەدەست دەکەوێت یعنی بەڕاستی ئەو کارەساکە خۆی گەورە ئەوەی ئاگای لەو کەس هەیە کە ئەو حکومەتە دڵۆژە کوفەتەوە وایات بەڕاستی ئەم جادێک کە ئاوایە ئەم دایکەی دەرکسوتاو کرد ئەم دایکە شێت بووە یعنی بەڕاستیەوە تاوانێکی زۆر گەورەیە هیوادارم بەخۆیاندا بچنەوە تەنها پارەی ئەم ناخۆیە کە لە ڕێگاوبانەکان سەر بکەن باوەڕ بێت کە زۆر ڕووداوی هاتووە زۆر کەمترە بێتەوە زۆر قوربانی کەمترە بێتەوە زۆر سپاسانەکەم بۆ تەوەرەجوانە و کاتێکی خۆش خەحات زۆر سپاس خاتوانە لە کۆی و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنە کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوات لێبێ. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله. والله مامۆستا هاتوچۆیە؟ گیان بەڵێ لەسەر ڕووداوەکانی هاتوچۆیە. زامن نازانین کاکە بۆچی بگرین نە بۆ عێراقی بێ حاکم و بێ سنوور نە بۆ هەرێمی بەنەوت و غاز و بێ بازار گران نازانین بۆ کامایان بگرین نە بۆ هاتوچۆی ڕێگای چا خراپ و سارەی زۆر و خەڵکی نەزان و هەموو تێکەڵاو بووە ئەوامە نازانین بۆ کامایان بگرین تو دەبینی دە ڕۆژە ئەم بۆشک باران و تۆپ بارانەی دەکا بزانە چونکە حاکمەکەی نەماوە چونکە سنووری نەماوە بۆچی ئەوی تەحالفی دەولی ئەمریکا ئێوە ئێرەتان وا دەکە ئەی بۆ جواب نایە لە ئێران دە ڕۆژە داوای جوابدانەوە دەکات کەسێ جوابی داتەوە دە ڕۆژە داوا دەکات دە ڕۆژە بۆ شک لێدا داوا دەکات کاکە جواب بدەنەوە ئەی بۆ جوابی نادەیەوە تەحالفی دەولی ئەتوو بە تەمای عێراق جوابی داتەوە ئەوە جوابی دەنەوە عێراق بەو پایەکان جوابی دەنەوە
کاک عەبدوڵڵا ئەمریکا جوابی دەوە بۆ جوابی نادەیەوە دەڕۆژە داوا دەکات. کاک عەبدوڵڵا هەرچەندە تەورەکەمان شتێکی دیکە بەڵام خۆ لایەنەکانی ئێران دەسەڵاتدارانی ئێران دەڵێن بە ئاگاداری دەسەڵاتدارانی هەرێم ئەو هێرشانەمان ئەنجام داوە. بڕ درۆ دەکات سەد درۆی وای کردە ئێران کابرا ئەوە جد دەسەڵاتی چیان هەیەوان بۆ وەڵامی تەیاران هەیە تۆپیان هەیە درونیان هەیە چیان هەیە بە دەسەڵاتداری عێراق دەرێ ڕاست ناکات ئەوە دەزانی کەسی نییە عێراق بۆ ئەوە دەکات دەنابا ئەی بۆ پێشەوەی دێرەکە تەماشای نەدەرێت تەماشا حدود کات وەڵات تقریبا لەوانەیە نیو کیلۆمەتر لە خاکەی خۆی دوور بۆ ئێران عێراق ئەو تورکیای دەبینێ بە 6 کیلۆمەتر لە خاکەی خۆی ڕبایدانە و ناو خاچی خۆی نەک لە خاچی زۆر باشە کاک عەبدوڵڵا لەسەر ڕووداوەکان چی دەڵێی بە تایبەتی ڕووداوێکی زۆر لە ڕێگای ڕانیە و دەفری باپەڕیندا ڕوودەدا هەرجا دەکە نییە خۆ وەڵڵاهی بیلاوە تەڵایی نیوەی خەڵکەکەی خەتای خۆیەتی کە ئەو حادثانە دەقەومن کابرا سارەیەکە کە باری پێوەیە بەڕێزم سارەی باری پێوەیە بۆ خۆی سارەی باری توی 80 بەولاوە نابێت پێی بڕۆی وەرە لەگەڵی بڕۆ وەڵڵا بیللا بە 150 قەمەرەیزا لەگەڵی ناڕۆی بە 110 دەڕوە ئەو 110 دەڕوە گەڵابەکە ئەو 150 دەڕۆ نایکاتەیە بابەجان سارەی گەورە ئەکسری گەورەیە تو دەبێت مڕاحەتی سارەکەی بکەین 80 بەولاوە بۆ سارەی گەورە مەمنوعە خراپە با تو حادثەی لێ دەقەومی وەدەنە بابگەمەجێ ئەوە مەسەلەکەی مامەستا زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە دەچمە لای پوێندێکی دیکە کاک حەکیم لە دەربەندی خان کاک حەکیم گیان سڵای خوارد لەبێ سڵاو لە جەناب و ماوە سازانی وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا کاک حەکیم گیان قوربانی تۆ ئەوسا گیان ئەگەر کاتم بدێت مەمنون دەبم من لە خزمەتام کاک حەکیم فەرموو قوربانم باسیا وەکو خۆی قسە بکە ئەم هەموو هاتووە ئەم هەموو شەهید و بریندار و نازانم ماڵی دەوڵەت کاوتکردن و ئەمانە بە حقیقەت ڕێگابان باش نییە ئەمە گومانیتیان نیە باش نییە هیچ نەکریا هەرتیلەکەی سەدامە و بیناوە پینیەکەن و ئەمانە ئەمە ڕاستیەوە ئەمە حقیقەتە نەبووتە دوو سایت هەر تازەیەکەنەوە تا هەر ئەم سایەخانە ئەدان ئەمڕێ ڕێگەی مەرگە و جێی نووسریا مەرگ و بەعنی خوا حەبیزی و ئێوارە بۆ مەرگ ئەی بۆ وا لێخوڕن شوێن بەخوا ئەو سایەخانە دوێکەیان و لە 150 سیارە خۆی کردە جێرە ئەگەر کابرا لەسەر خۆی بڕۆیە با دوانیان بمرداسیان یان نەمردایە شوێن بەخوا ئەوەی خاوەنەکەی ڕێگەی باگم هەڵدا بەڵام ئایەکانت و ئەزانی ڕێەکە خەتەرە برا حکومەت نییە ئێمە دارە سێ شارمانێ ئەم سێ شارە ئەندامی ئەنجومەنی مەڵبەن ناوەند ئەندامی نازانم چییە نازانم ئەندامی سەر ێ باشە خۆتا لە هەولێرا سێرمانەکەن یعنی نایبینن ێ باشەم حکومەت ئێمە ئیشی چییە ئەوە ناکاو ئەمە ئەندام پەرلەمانە سەی ناڕۆم ئەمە نازانم کێ ئەی باشە یعنی هەموو ڕۆژێ شاسوار بێتە شوێنەکان بکات وەڵی زۆر ئەیگە بۆ دەسڵاتە کەپیایەکی ئاوا سێر شوێنەکە ئەوان نیان هەر بۆ خوا بۆ خاکێرێکی زامارەکان بکەن کە ئەبینی کوتە کوتە گۆشتیانە هاودە دەرەوە ڕخۆم لە دەربەنی خان بوو خۆ بە حەقیقەت ئەوان لە 150 ڕۆژێت ئاخر 150 ماقولە لە ڕێدەربەنی خان ئەمە ڕاستیە ڕاستە ئەبێ ئەوەنە سیارە بێ کە جادۆبانەکەی ئێمە هەڵی بێ ئەینا باکون دەربەنی خان سەدا پسەی چارەسەری نەکرد بۆی چارەسەر نەکریا بۆ ئەمانە حیزبن برای باو حکومەت لای ئێمە نییە ئەمە ڕاستیەوە ڕاپەڕین بکەین بۆ معاش بدێ خوایە گیان بدی کاک حەکیم بەشێک لەو داهاتەی کە دەستیانە کرد لە ڕێگەی نەوتەوە بێت لە ڕێگەی داهاتی ناوخۆوە بێت یعنی بۆچی تەنها بەشێکی زۆر کەمی بۆ ڕێگاوبان سەرف بکەن ینی بە گوێرەی زۆرێک لە توێژەرانی ئابووری باز لەو دەکەن کە پێویستی بە چەند ملیار دۆلارێک ینی زۆر نییە کە ڕێگاوبانەکانی هەموو هەرێمی کوردستان چاک بکرێت تاکە دانیان و ئێوە شوێن ئێوە ئەدانن لە هەموو کەس باشتر ئەدان خەڵک زیاتر پەیوەندیتان پێوەکە لە هەموو کەسێک زیاتر ئەدان ئەم حکومەت چییە یعنی نایتا بە کوردی باشە چەند ساڵە ئەو ێژە ڕێ دەبەنیخان بیانی دوایی خاچێت دەبایم بۆ کاکەسوار ناتێ ئەویان بیانتە خاچێتی ئێمە وەکو لایەن قسە ناکەین وەکو قانون قسەکەین قانونی ئەم وڵاتی خۆمان قانون نییە ئەمە قانونێک نییە بەیانی بەڵێ وەڵاوە قەرارەکە دەرچوو تەواو کراوە ئەمە شەڵا برا هەر هەمویان ئەو حیزبانەی ئێوە یارمەتی خەڵکیاندا مزگەوتیان بکدا ڕێگەبانیان خەڵک کردا کاکە ئەو داهاتەکەی شەوەن هیچی دیار نییە نای شوێری قسە بکەیت شوێن بەخوا سەددا تەلەفۆنێ بەم کردێ باشە ئەم تەلەفۆنێت چێ بۆ وازنایێت ئێ باشە کاکە تۆ حکومەت هەیە پەرلەمان هەیە نازانم ئەوە ڕێگەبانەکەتە هەموو ڕۆژە سێر کە شاحینە سیارە لە خوارۆتێت خۆی کاتە سلێمانی هەولێر
باشە تۆ ئەوەنە دانیەکان مەلایە سێ زۆر جوانی کرد وتی ئەوەنە برادر بگرن چەکتوان بیۆنە ڕێو باشە تۆ هەر تیارێکی تۆ ئەگەر لە ئەم خەڵتا مناڵە و چی ئەوە حەچی مرور و حەچی چتێ بۆتە واسە خوا ئاگادارە بە تەلەفۆن ئەوقەدە ناڕاتە دەستخۆشی بۆ تەوەرەکە دۆسپاس دەکەین کاک حەکیمیان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک جەمال لە بازیان کاک جەمال سڵاوی خوات لێبێ ماما دانیال سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله سلام ان شاء الله چند وقت هەڵدووە ماما کارزان ماما دانیال لە خزمەتتانین کاک جەمال دا قوربانم سلام علیکم دەستخۆشی تەوەرەگەل یەکەم سوپاس بۆ برامەش پێدەگا بۆگەن دۆسپاس دەکەین کاک جەمالگیان قسە چییە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ ڕووداوەکان زۆر ینی ساڵ لە دوای ساڵ مانگ لە دوای مانگ زیاتر دەبن لە هەرێمی کوردستاندا خۆی گەورە ئەفەرمە ئێمە کێ و شاخەکان و دەشتەکانمان وا دروست کردووە کە جادەکان ئاسان و کاراسانیە بۆ ئاچووی میلەتەکە و هاوڵاتیان و ئەو ئابدانێکی خۆم دروستم کردووە جۆن لێە بەڵێ کاک جەمالگیان خۆی گەورە وای دروستوە کار ئاسانی بەواتای ئێمەش ئەبێ کار ئاسانیانە ئەو جادانە دروستکەین و بەردێکی لەسەر جادەکان لازم خێرە هەم بۆ خۆمان هەم بۆ خۆی گەورەش هۆکارەکانیشی ئەم قەدرانەی کە ئەبێ هەچەند ئیلادەی خۆی گەورەی تایە کە قەدرێک ئەدە بەڵام هۆکاری سەبەبێکشی تایە هۆکاری زۆربوونی ئۆتۆمبیل ئەگەر حکومەت بکرێت جاری کاسبی ئۆتۆمبیل کەم کاتەوە ئەوە شتێکی باشە کاسبێکی ترپەیتر سیارە بەسەیتر نەوێت هەموو جۆرەکاری هەر بە لۆدی و هەر بە قەمەرەوە هەر بە توێتاوە هەر بە تراکتۆرە لە قانونی عێراقی شاوا بوو مەجموعەی ئۆتۆمبیل داوا ئەکراوێتە لەوە دوان نەهات لەبەرەوەی هەم نرخەکە بمێنێتەوە هەم بەنزینەکە بمێنێتەوە هەم جادۆبەرەکە بەرگە بگرێت هەم ئیستیحام و قەڵەباڵخی نەنێتەوە مەسەری زۆر بۆ میلەتەکە و هاوڵاتیان و شار و شارستان بێت ئەمە ئەم هۆکارانە هۆکار ئەوەیە کە دروست ئەبێت زۆربنی ئۆتۆمبیل ئەمجا هۆکارێکی شەیە خی گەورە خۆی بە سەبر و تەحمل لە خی گەورە داوا لە ئینسانەکانیش کردەوە بە سەبر و تەحمل بن لەگەڵ هەموو شتێکە ئەگەر بۆ نمونە من لە 2004 سایەقم بەڵام ئێستا کرێکاریەکەم بەڵام من سیارەم هەبوو ئێستا نەماوە ئێستا کرێکاریەکەم لەو کاتۆ کە سایەقم تا ساڵ لە مری شێکم نەداوە بۆ لەبەرەوەی بە جۆرەی جادۆبەرەکە ئەڕۆم سەریع ناڕۆم نزیکی ئۆتۆمبیل ناکەوم 70 ئەڕۆم 80 ئەڕۆم 60 ئەڕۆم یانی جادەکانی ئێمە هەمووی 80 تا 90 زیاتر گوناح ئەبڕۆی لەوە زیاتر بڕۆی تاسێکە تووشە لێ خۆ بۆ ناگیرێتەوە ئەسەریعی هۆکارە ئەو سەریعی ئۆتۆمبیل کەوا سەریع ئەڕۆن ئەوانەش هۆکارە هەرچەند من خۆم ڕۆژانە کرێکاریەکەم کەم و ئەچم لە سلێمانی ئێمە بۆ بازیان سیارەیە زۆر سەریعە ئەڵەم کاکە هێواش بڕۆ لەسەر خۆ بڕۆ ئیستۆپ کە پەلەم مەکە ئەو قەریدە دەقی فەرقە بۆ ماڵەوە ئەوانە هەمی هۆکارن جا ئەگەر حکومەت بکرێت سیارەش کەم کاتەوە خەڵکیش لەسەر خۆ بڕە هێمنانە بڕەوە شتێکی زۆر باشە ئەگە پلانێکی زۆر باشدا بنرێت لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا کاک جەمال دەزانین چەند ئۆتۆمبیلە 1,961,000 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کەمەش ڕێژەیەکی زۆرانی بەڕاستی ینی بەشێکی زۆر لە ڕووداوەکان لەوانەیە بەهۆی زۆربوونی ئەو ژمارە زۆر ئۆتۆمبیلەوە هەیە کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە وڵات بێگومان وڵای خۆسا من وەکو داواکاری خۆم ئیتر بە حکومەت دەڵێم ئۆتۆمبیل بەسە لەمە زیاتر بەسە کاسی بە شتێترۆ بکەن ئەوە باشترێکە ئەنجا ئەرکی حکومەتیشە ئەگەر جادەکان چاکە ئەگەر تونێلەکان چاکە ئەگەر حکومەت چاکی ناکە هەر من کرێکارم لە عێراقیەوە هەروتم من وەکو کرێکاری خۆم ئیشەکەیم بەرەکەوێت بەڕۆژم بەرەکەوێت هاوکاری جادە ئەەکەم هاوکاری تونێلەکەم وەکو کرێکاری خۆم بلۆکێ پارەم ناوێت بلۆکێ بۆ چێشم خۆ لەوێت دارێ من ئامادە بەر بۆ خۆی گەورە و خۆمان و سەلامەتی هەموو لایەکمان لێ ناتیش بە هەمان شێو هەروتم لەش ساڵێک کاک جەمەلگیان زۆر باش هەمومانە زۆر سپاس بۆ کاک جەمەل لە بازیانەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک مەحموود لە دۆک وەردەگرین کاک مەحموود سڵاوی خوات لێبێ وعەلەیکم سەلام سەرچاوەکان کاک مەحموود گیان مامۆستا بەداخەوە ئەم هۆکاری ڕووداوی هاتوچووەکان و لە دروستکردنی ڕێگەڵبانەکان و سلەکان و شارەعەکان ئەمەنە لە تەخطیطی نە ئەم دەسەڵات هیچ تەخطیط نەکردووە یعنی نە شارە دروست کردووە اختلاسی لە حتا موادی بینای کردووە مهندسەکان هیچ مختص نین بەس بە پارە کاردنە بەس بەرسیلەکان ڕەشوەکان ئەمە هەروەها زۆربوونی ئەم ئۆتۆمبیلەکان یعنی بەداخەوە مامۆستاکەم ئەم ئۆتۆمبیلە زۆر دەبێتەوە حکومەت هۆکار چونکە حکومەت شەریکە لە ئەم
حادثەکە ئەگەر ئۆتۆمبیلەکە داخلی ئەم هەرێمە نەبیتەوە چۆن حکومەتەکەی پارە وەردەگێتەوە چۆن بەڵێ مامۆستەکەم بەڵێ کاک مەحموود زۆر جار هاوڵاتیانی لای ئێمە لەم زۆنەی ئەملاواز لە چاکی ڕێگاوبانی دۆک و زۆنەی لای ئێوە دەکەن ئەمە بەدی دەکرێت لە جیاوازی هەبێت لە نێوان سنووری ئەملا و سنووری ئەولادا لەبارەی ڕێگاوبان و چاکی ڕێگاوبانەکانەوە هیچ اختلاف نییە مامۆستەکەم لێ شاری دۆک هەروەها بەداخەوە زۆر جار تەماشای کردووە سیر دەکردەوە ئۆتۆمبیلەکە داخل بێتەوە ئۆتۆمبیلەکە داخل بێت و شارعەکان بەداخەوە یعنی هیچ ئەم شارع درست نییە و ئەبەدەن یعنی نەدرست یعنی قێرەکەی درست نییە نازانم چی درست نییە هیچ درست نییە یعنی شارعی میسالێکی لە بوو جەنابەت خۆتان زیادکەمەوە وەرزی زستان لە وەرز زستانەوە زۆر جار بارانی دەکرد لە شارعەکەی خراب دەبێتەوە چونکە ئەو قێرەکەی درست نەکردووە مامۆستەکەم بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆکەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندێکی دیکە زۆر سپاس دەکەین خاتووڕێیان لە باریکە خاتووڕێیان سڵای خوارد لێبێ سڵامی خوا لە تۆش بۆ ڕێزم وعەلەیکم سەلام وەرەحمەتوڵ الله سەلامەت خوا وەڵا سەرباز بە چاوەڕێکە و ئەوەم هەیە کە ڕێگاکانی هەرێمی کوردستان هیچ با بڵێن هیچ ڕێگایەک لە هەرێمی کوردستاندا بەباشی نابیندرێن یەکەم هۆکاری سەرەکی ڕێگاکان خراپی ڕێگاوبانەکانە و دووەمیش تیژڕەی هاوڵاتیانە و هەروەها هۆکاری لەوە سەرەکی تر کە ڕێگاوبانەکان بە شێوەیەکی زۆر باش دروست ناکرێن واتە موادێکی باش لە ڕێگاکاندا بەکار نهێنرێت لەبەرەوەی زۆر ڕێگاوبانەکان تێکەچن و لۆدێکی زۆر لەسەر ڕێگاوبانەکان هەیە بەهۆی بان هەڵگرە گەورەکانەوە و حکوومەتی بەڕاستی هیچ گرنگێکی بەلایەنی هاتوو چۆنەداوە ئەو بڕەپاری لە بەڕێوەبەرایەتیەکانە دێتە ناو بەڕێوەبەرایەتیەکانەوە هیچ بۆ ڕێگاوبانەکان تەرخان ناکرێت ئەبینی ئەکرێتە گیرفانی بەرپرسانەوە هەروەها ئەو پەیوەندی پێشووتر باسی با بڵێن زۆنی زۆر سەوزی کرد کە لێرەدا دەبینی زۆنی زەرد با بڵێن ڕێگاوبانەکانیان کەمێک باشترە لە ڕێگاوبانەکانی زۆنی سەوز ئەوش بەهۆیەوەی کە لەوێ خزمەت گوزاری باشتر پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت ئەگەر ڕێگاوبان وێریان هەر لایەن هەر سێکتەرێکی تر بە لە سێکتەرەکانی ژیان بەڵام لە زۆنی سەوز با بڵێن هیچ شتێک نابیندرێت کە بکرێت ئەبینە ڕێگاکانی سلێمانی کەلای یان سلێمانی ڕانی کە من هاتوچەیەکی زۆر بۆ ڕێگایەکەم یعنی هەتا ئێستا چەندها ساڵەوە پرۆژانە بەردەوام یعنی کەم تەخشێنێکی زۆر بە ڕێگاوبانەکانەوە هەیە هیچ چارەسەری نەکراوە یان بۆ نمونە ئەو بڕۆپاری بۆ پرۆژەکان دابی نەکرێت لە ڕێگاکانە بەکار ناهێنرێت ئەچێت گیرفانی بەرپرسانەوە ڕاست بەداخەوە زۆرێک لە ڕووداوەکان بەهۆی ڕێگاوبانەکانە بەڵام پابەندی هاوڵاتیان و پابەندی شۆفێرانی زۆر گرنگە لە کاتێک کە دەچنە بە تایبەتی دەرەوەی شارانی زۆر جار دەبینین شۆفێر خۆی نەبەستێتەوە و سەرنشینشی لە تەنیشایەتی بەداخەوەی ژەر خۆی نەبەستێتەوە کە ئەمە ئەگەر ئەو قایشە بەکاربین ینی بە ڕادەیەکی زۆر باش ئەو کەسە لە گیان لە دەستدان ڕزگای دەبێت یاخود لەوانەیە بە شێوازێک لە شێوازەکان بریندار بێت و نەبێتە هۆی مردنی زۆر سپاس بۆ خاتووڕێیان لە باریکەوە لەگەڵمانە بوو کاک عەبدوڕەحمان لە خەلیفان وەردەگرم کاک عەبدوڕەحمان سڵای خوارد لێبێ السلام عليكم وعليك السلام سەر چاوم باشوەڕێ سەر هەردوو چاومان کاک عەبدوڕەحمان گیان باشی تۆ داوەرەکەتان زۆر جوانە دەستکەشتان زۆر سپاس دەکەین یەکەم شت خراپی ڕێگاوبانە ئەو ڕووداوی هاتوچۆ زۆرەوی وەڵا دووەم شت سەرا ڕۆیشتنی ئۆتۆمبیلەکانە کە پابەندەکان هاتوچۆ نابن کاک عەبدوڕەحمان ڕێگاوبان لە سنووری ئێوەدا چۆنە لە خەلیفان و ناوچانەدا وەڵاهی تابڵی زۆر خراپە کە سنووری سۆرانی تاچۆمان خراپە شەقڵاوە خەلیفان بەڵێ ئەم ڕێگاوبانە بەدیدی ینی هەمەکانە سوی زۆر لێدا کەمە و خێرا ڕۆیشتنە ئۆتۆمبیلەکان و
تۆ پێ دوایە بە چاکردنی ڕێگاوبانەکان بە شێوازێکی زۆر دروست زۆر باش ڕووداوەکان یا تو چۆ کەم دەبنەوە بە دنیاە بە دنیاە کەم دەبنەوە هەستەندە شۆفێرەکانی سابنی ڕێنمایەکانە زۆر بن ڕاست زۆر باشە زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە خەلیفانەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک سەروەر لە سلێمانی وەردەگرین کاک سەروەر یان سڵای خوات لەبێ خوا لە بەڕێستان و بیسەلامتان وعەلەیکە سەلام سەرچاومان بم بۆ وەڵا ئەگەر ئێمە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەن بەڕاستی کە دەبنە هۆی ڕووداوەکانی هاتوچۆ یەکێ لەوانە بەڕاستی زۆربوونی ئۆتۆمبیلە لە ئەم هەرێمە بچکۆلەی خۆمانە کە ئەگەر بڵێم لە ئەنی ئابووری خەڵک لەو ناڵم لە باشەکانە بەڵام لە مامناوەندیە و خەڵکێکی بۆ بە پێداویستی یەکەم و ئەولەویت بە سەیارە ئەمە خۆی لە خۆیدا زۆری ئۆتۆمبیل لەم هەرێمەدا هۆکارێکە دووەم پێدانی مۆڵەتی شوفێری هەکو پێویست بە حەقەت لەوانەیە هەندێ لەمپەر و فیلتەردا نەنگرێت یعنی جاری وایە تۆ ضرورێت دوال لێکە ضروریت دەری هێنی باشە بەڵامی وایە پێویستیشی پێینێ با هەڵ هەبێکە هەی بوو یەکسەر خۆی خاتە پشتی پیکاب و پشتی سیارە و شوکانەوە هەبێ سارێ هەبێ سێم ڕێکەوانەکان بە حەقەت لە ئاستی پێویست زانین ناڵێن هەر ڕزەربی سەفریان کەین بەڵام لە ئاستی پێویستان نییە ئەوە مەفروزە لایەنی پەیوەنددار بیرێکی جدی لەو کارە بکەنەوە تۆ تەماشاکە دوای 31 ساڵ لە حکومڕانی ئێستا زیادەکانمان بوون بە هۆکاری و مەرێک بڕواتان بێ ئێستا بۆ خۆمان هەموو لایەکوانە حەقیقەتا زانین ئەوەندەی کۆرۆنە لە ماوەی 2 ساڵە کوشتی زانێت سێ ئەوەندە بە ڕووداوی هاتوچۆ لە ماوەی ئەم 3 ساڵەیە جانی لە دەستداوێت کە هەمووی کارەساتە لەسەر میلەتە زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ کاکسەرۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو ئاماژەی بە پێدانی مۆڵەتی شۆفێری کرد بەداخەوە یەکێکی دیکە نەبوونی پلانێکی جێگیرە بۆ ئەم بابەتە تەنها لە ساڵی ڕابردووە 7,000 مۆڵەتی شۆفێری دراوە بە هاوڵاتیان لە ئێستادا تاوەکو کۆتایی ساڵی ڕابردوو 1,900,000 کەس لە هەرێمی کوردستاندا خاوەنی مۆڵەتی شۆفێرین ئەمە شتێکی یاسای و مافی هەموو هاوڵاتێکە کە مۆڵەتی شۆفێری هەبێ بەڵام گرنگە کە بە شێوازێکی زۆر باش وە میکانیزمێکی باشەوە ئەو کەسە مۆڵەتی شۆفێری وەربگرێت و باشتر فێری ڕێسا و یاساکانی هاتوچۆ بکرێت دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد وەردەگرم کاک ئەحمەد سڵای خوا لێبێ چۆنی بەرێز باشی سەرهەد و چامە کاک ئەحمەد گیان برای بەرێزم لای من 90% 95% هەموو خەتای مرورە برای بەرێزم ئێمە پۆلیسی هاتو چۆمان کەمتر خەما بەڵێ پۆلیس زۆر کەسە بینم گلەوی ئەکەلێ خەتای شوفێرە خەتای مامۆستای شوفێرە ئەبێ مامۆستای شوفێر ڕێک دێتن ئەدی ئەرکی پۆلیس شێ برای بەرێزم من زۆر داڕەنگە جەنابەت هەم شوفێری بەلکو ئەبینی بە تەرایفی لایەتەکان شوفێران دێن هەموو ئەگە سەر خەتی سپی دێ پەیادە ڕۆی گلۆپەکە تەوزەکە هەلە بیت لە پشتەوە هۆڕنی بۆ لێعادە نابی ئەخر ئەو پۆلیسەکە لەوێ چیە کەس ئەرکی پۆلیس چیە برای بەرێزم پۆلیس بە ئەرکی خۆیان ناسی یان زۆردا ئەبینم لە وەچەدی سارە تاکسی ڕائەگری نەفەر سوارەکە پیادە کرد قەت پۆلیس دەینانێ برای بەرێزم هەتو بۆ لێرە سیارە ڕائەگری پشتیلەی ئێمە توانە بڵێ نەک 90% 95% 99% هەر خەتای مرورە برای بەرێز خەتای کەس نیە هەتا ئەم مرورە گورج گۆل نەبی شوفێر لێ نەترکی شوفێر غەرامە نەکەتن بە هیچ شێوەیەکەم ئەمەکە چارە سەر نابیتن سەرماگە پرسیارێکت هەیە سەبارەت بە ڕێگاوبانەکان چیەڵی ڕێگاوبانەکان نە من باسی ڕێگاوبانەکان لای من زۆر گرنگ نییە لۆکە پارکە منتەقەی سولەیمانی ئەگەر ڕێگاوبان خراپن منتەقەی هەولێر زۆر باشە مەنز دەکەن بەڵام هیچ پەیوەندی بە ڕێگاوبانەوە نیە هیچ پەیوەندی بە شوفێرەوە نییە ئیلا پەیوەندی بە مرۆرەوە وڵای کاک ئەحمەد لە سنووری ئێمەدا ڕێگاوبانەکان زۆ خراپن ینی بەشێکی زۆر لەو ڕێگاوبانانەی کە شارەکان دەبەستێتەوە بە یەکەوە یەکسایی دەکە ئەمەش هۆکارێکی سەرەکی ڕووداوەکانەوە خراپی ئەو ڕێگاوبانان من ئەوەل ئەبی مرور بە ئەرکی خۆی هەلت قەیناکەت ئەوە مشکلەیەکە بەڵام مشکلە خۆی بێت سەرەتا حکوومەت بە ئەرکی خۆی هەستی ڕێگاوبانەکان چاک بکات دواتر گرنگە کە شۆفێرانیش پابەندی ڕێسا و یاساکانی هاتوچۆ بن من باوەڕی وانە کە خەتای ڕێگاو ناکەمە خەتای ڕێگاوە ئەگە خەتای ڕێگاوانی ڕەنگە بڵێم
کەم زۆر کەم زۆر نا زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە مەزام دۆکەوە بوو لەگەڵمانە بوو دەچمە لای پندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان سڵاوی خوات لەبێ سڵاو خوای لە جەنابت و لە سەرەتای بیسەران و کادری بەڕێزیش وعەلەیکە سەلام کاک عەبدوڕەحمان گیان ئەستا دانیال گیان طبعا پێشی هیچ قسە بکەم ئەمە وشەی ڕەخنەمان هەیە عەرەب وانییە نەقدی هەیە ئینتیقادیشی هەیە نەقد يعني شتە باشەکان و شتە خراپەکان لێک جیا دەکاتەوە ئینتیقاد بە سێرشکردن و دەست نیشانکردنی شتە سەربیەکانە ئەوە ئینتیقادە ئەوەی ئەمن ملاحەزە دەکەمەوە 30 ساڵە هەرچی ڕۆژنامە و مەجەللە و رادیۆ و تەلەڤیزیۆن بە سەدان قەنەوات و بە سەدان ئیزگا تەنها و تەنها دەستنیشانکردنی هۆکارەکانە و بەبێ ئەوەی دارێک لەسەر بەردەکدا بندرێت یعنی ئینتیقاد زائدا انتقاد ئەگە کار وا بڕوە دەیان 30 ساڵی تریش ناتوانن دارێک لەسەر بەردەکدا بنێن مامۆستا ئەوە هەمووی وەزعەکەی تەشخیص کردیە ئێستا ئەمن جەناب دکتۆری ئەمن نەخۆشم دێم پێم دەڵێ کاکە ئەتو فلان نەخۆشی تا ها ئەوەش ڕاچێتە بڕۆ سەیدەلیای پێویستەکە 1000 دار بێم لە عیادەکەی جەنابت سڕە بگرم ئەرێ مامۆستا ئەمن سمە پێم ناڵێ ئەرێ پێم نەگوتی ئۆستا They are the reason for the season. إنجليز أو هادلين عربيش دلين ما حك جلدك مثل غفرك فتولى أنت جميع أمرك خود be yourself إنجليز أو شعارتي خود تمثيلي خود بك خدي خود با 1000 سال تريش أطلق أو راديو ديان راديو تريش صدام تلفزيوني تريش اگر بيتو جولة نكري ما مصح حركة في الحركة بركة هر لما القوم من صابنا انا غرفة يقوم دانش داولا بيستران يزاكم يعني لين ببورن يك دقة لنا غرفة يقوم كيد دوي امانو الفرنسيس الدوي جو بايدن الدوي نازانم ستراس الدوي كيد دوي رحنا لي دقرم بس لنا غرفة يقوم لسكر يولكوش منايا مخواروا بس رخنا باران نشان دكم على الاستراس سروچي انجمن وزيران بريطانيا هي تأثيري پیدا بايدن هي تأثيري پیدا اولاف شولز هي تأثيري پیدا بوتين هي تأثيري پیدا زيلينسكي هي تأثيري ليدا برايتو دبيت لكيو دست پێ بکرێت رايكم مامۆستا يعني زۆر جار دەڵێن ئەگەر ڕۆژ لە تاقی ئاسمانەوە بوو چ پێویست بە ئاماژەیە خۆی تیشکەکەی دڵێ ئەوەتەمە من شایدم لە ئەو ملەتە نازانی حەل لە شێیە چارەسەر لە شێیە ئوستاز یعنی وادانێ ئێستا من دڕکەس چووە پێم نابی دەری بینم ئوستاز یعنی دڕک دەرهێنانیش استشارەی دکتۆر و استشارەی مستەشار و ڕاوێژکاری دەوێت ئەوە حەلەکە دیارە چارەسەرەکە لەبەر دەستە ئەگەر ملت خۆشی و خۆشگوزەرانی و بەختەوەری دەوێت ئەوە جوولەی دەوێت جوولە مامۆستا نەک هەر کەس لە غورفەی خۆی مۆبایلی بەدەستەوەی ئەلۆ سڵاوی خوات لێبی کاکە هەزار لە سڵاوی خوات لێبی بەڵام بە مۆبایل و رادیۆ و بەرنامە کار ئەنجام دەدرێت ئوستاد ئاخر قسەم ئەوەیە ئۆسیتیا 3500 کیلۆمەترە دانیشتوەکانی 1970 نەفەرە ئەوە بوون بە دەوڵەت و قڕیان نەما ئەمە ئەوە لەوەتەی خوا دنیای دانایە ئەمە هاوارمانە و هەتا ئێستا نەبووین دەویست وە ناشبین مادام شعاری ئێمە بی یۆرسێلفمان نییە مستحقین لەوەش زیاتر و بەخوام سپاردن هەر هەمووتان زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمانە بوو کاکدارا وەردەگرم لە عەربەت کاکدارا یان سڵاوی خوات لێبێ السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله كاك دارا ماشي. سلامتي بي أخوة خواهي قورا رحم بو ملتكات برو باشي بي با. آمين إن شاء الله. كسي من رقاكان دنگميت؟ بله كاك دارا جان بله. رقاكان زورة والرقاي هاتو شوي الرقاي ناخواردنا الرقاي جنينانا الرقاي طلاقة الرقاي باشتا الرقاي صراط المستقيم صراط الجحيم أمانة همون رقايا بله آياتو بكام رقانا الروي خلقي كردوي أفرمي أو تيريك بأسمان أفر وما يمسكه إلا الرحمن رحمن راي قردوا أجيزي من مردن هرا بي بخنكانن بي بفد بي بدوكال بي لناوسكي دايكا بي بارشي بي كل من عليها فان
ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. عزيزك من مسألة أخذب وأجر مزالي مامي خوبي قرآن زور عظيم زور وسعيلة بالكاري كيمياء فيزياء أم درساني هذا هندسة إنجليزي كردي سعي كيدر زيني سعي لقرآن أبي بكريت تماشاك من نمونيك ديمي باوكيك لقل دايكيك ليك جاب نوا مالي خزوري آفرتك مالي باوشي آفرتك من على كان ورناغرن دوشو من على لدايا كاو زرقي أبي بقاو من علم يقرب بمري خوش نقبع عذاب وتعذيب وسزاي خواي قورة زورة عزيزك من خواي تبارك وتعالى كيما خلق كردو أفرمي بقسم كان جيانتان خوشكم نايكن برجي برسيتي برجي ترس نقصاني لبارا نقصاني لجانا لبربوما أيام بسرتانا خلق جنادي هراكا خوا برسيارة باو خلقي جويلي به ئێستا ئەکسەرەتی ماڵەکان کارەبای ڕێزیەتەوە پارەکەی 20,000 ناین کەچی مۆلی دەکە 50 ڕاکەی نەیە تۆ تەماشاکە ئاوەکە دوومان کە ڕدێ 10,000ەوە ناین کەچی ئامان نەبێسین کاکدارە خەڵک لەوە ناڕەحەتە لەم لاوە لە گیرفانی بەلێشاو بردوێتی ناچار نییە وازانێم پارێژ بار بۆ حکوومەت بخۆیەتی خۆی ئیخوا لەبەرەوە ناڕەحەتی ئەوەی ینی بەشێکی زۆر لە خەڵکی نایەت باج و ڕسومات بە حکوومەت دوایەوە ئەو پارەیەشی کەیاتەوە ناشێت لە چاکردنی کارەباکەیە سەرفی کاتەوە تۆی خواجووە لە من بگرا ئێستا چەند بەرپرسێ لە وڵاتە بڵێن لە زۆنی سەوز و لە زۆنی سەر کاکە من 100 جار وتمەوە هاوسمانی خۆمانن حکومڕانیکەن ئەتان خینە سەرمان بەڵام بە عامی خەڵکەکە پەرتەوازە بووە مامۆستا بەجیا خۆپشادانەکە کۆرە مەش بەجیا مرور بەجیا ئەوی تر بەجیا پێم مەبڕە با قسەکە بگا قسە نەگا بەرامبەرەکە تێناگا کە دانێکی تێوگەیان ئەزیزیم من ئاڵێم هەفتێ دەوام نەکرێ بەحام دەوام نەکرێ ئێمە میلەتێکین ئێمە عیزەتی نەفسمانێ شەخسیەتمانێ کاکی من میلەتەکە خەتای خۆیەتی سەحلە بەها بچوو بۆ لای پێغەمبەر وتی دوعام بۆ بکە دەوڵەمەند بوو کابراکی دەشتێکی هات وتی زەکاتی ئەم ساڵمێ پێغەمبەر فەرمووی بینەر بۆ لای سەحلەبە سەحلەبە بێ وتی کەس نەبا لەم مەتیقا من نەبێ زەکات بم خوای گەورە کردی بەهایەت ئێمە لەوەڵ خواخوای ئازادیمان بوو ئێستا ئازادەکە بۆ بە قۆسڵخۆر بە هەمونەوە دەیخوا حافیز زۆر سپاس بۆ کاکدارە لە ئەربەتەوە لەگەڵمانە بوو دەچین لای پەیوەندیەکی دیکە کاگڕەکان لە هەولێر کاگڕەکان سڵای خوارد لێبێ تۆش و لە بەڕێزانی کەناڵەکەتان وعەلەیکە سەلام کاگڕەکانیان سەرنج و ڕایتۆ چییە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان وڵای قوربان جان ڕووداوەکان تەبەن زۆر هۆکار هەن کە ڕۆژانە ڕوودا و ڕوودەدەن لە هەرێمی کوردستان طبعا ئەمە لایەک تاوانبار نەکەین بۆ نمونە حکوومەتیان هەر لایەنش کە طبعا حکوومەت هۆکاری یەکەم بووە لە ڕێگاوبانەکانمان بەڕاستی کە تەرخەمێکی زۆریان تێدایە بە تایبەتی ئەو باڵێن ڕێگەیانەی دەچنە دەرەوە شار نێوان شارەکان ئەمانە کۆمەڵی گرفتی گەورەتن هەبوو باڵێن ئیشاراتی مروری ئەوانە بەڵام لە هەمان کاتیشدا بابەت نەبوونی شوفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ پێم وایە هۆکارێکی تری زۆر گرنگی ڕووداوەکانە کە ڕوو دەدەن چونکە یعنی ئەو دەیکەم تاوەمان کردووە لە هەواڵ یان لە پەیز یان لە هەر شوێنێک یان لە سۆشیال میدیا بەگشتی کۆی گشتی ڕووداوەکان لە سەدانەوەتی بەسەرەوە لە ئەنجامی خێرا لێخوڕینە ئێمە تەنها لایەک تاوانبار نەکەین ئەچەندە یعنی حکوومەت زۆر دوا کەوتووە لە پرۆژە و نۆژانکردنەوەی ڕێگاوبان و یاخود دروستکردنەوەی ڕێگاوبان ڕەنگە لە ناو شار هەندێک شەقام دروستکرا یاخود هەندێک ڕێگاوبانی جوان دروستکرا ئەمەش تەنها پێم وابێت بۆ جوانکردنی ناو شارە خۆی گرنگ دەدەرەوەی شارە من ڕێگا بۆ یعنی نزیکەی 40 تا 50 کیلۆمەتر پێدا ڕۆیشتن تەنانەت یەک ئیشارەتی مروری تێدا نەدیت یەک ئیشارەت کە ئاگدارت کاتەوە لە لە هاوڵاتیان لە شۆفێران وەردەگیرێت کاگرەکان بەڵێ قوربان
وتم لە کاتێکدا ڕۆژانە ئەو هەموو پارەیە لە شۆفێران وەردەگیرێت لە ڕێگەی بەڵێ داهاتێکی زۆر بڵێ ئەگەر حکوومەت مەبەستی بێ ئەتوانێت جادەکانمان نەخی تاوکە بەڵکو کاشی و سیرانیی کادی کاتە شێواز بیکاتە ڕێگایك لە زەوین بەگشتیدا نەبی بەڵێ لە توانای جارەیە بەڵام بەداخەوە نایکەن و لە هەمان کاتدا پابند نەبوودمانەیە کە بەڕاستی پابند نەبوودنەکە هۆکاری سەرەکیە دوای کەرتەخەنەکەی حکوومەت ئەمە بەلایەک و ئەوی دیکە بەلایەک و دوایشتی دیکە شێت ئەمە لێرەدا دەبینین بەداخەوە کە بەداخەوە هەرێمەکەمان بەهۆی زۆربوونی تریاک و هەندێک مادەی مخدرات و هۆشتانە بەڕاستی یعنی جیلێکی گەست پەیدا بووە کە لە ڕێگەی بەکارهێنانەوە ئاگاداری خۆیانی کە چارە لێرە خۆنە شەقام من ئەمڕۆ ڕووداوێتم دیت لە نزیک فولکەی پاس یعنی سیارەی بە شێوەیەک پەڕیەوە شەقامەکەی بەرامبەری وەڵڵاهی یعنی تەنها فڕۆکە بۆ شێوەیە دەفڕی ئەمە نازانم ئەگەر بەکارهێنەری ئەم جۆرە مادانە بێ کە بەشەر ئاگای لە خۆی نامێنێ نازانم یعنی دەبێت تشتی وا ڕوو دەدا خۆ من ناو شارە و شەقامێکی یعنی پاک و تەمیز و شەقامێکی یعنی بە ئیشارەت و بە هەموو مواسەفاتێک و لەبەت یعنی حەدیسەیەکی وا ڕوو بدە بەڵێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ کاگرەکان با دەرفەتیش بین باوەڕایان دیکە کاگرەکان جان زۆر سپاس دەکەین بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە وەردەگرین باوکی محەممەد سڵای خوارد لێبێ کاکە دانیارجان سڵاوی خوای گەورە لەبێ وعەلەیکە سەلام وەڕەحمەت الله زۆر سپاس بۆ جەنابەت وەڵای کاکە دانیار بەر لەوەی کیومنتی خۆم لەسەر بابەتەکەی بەرنامەی ئەوڕۆ برێم داوایەکەم لەو برایانە هەیە کە پەیوەندی دەکەم بەڵێ تکایان لێ دەکەم ئێروکانە مینبەر نییە و ڕۆژی جمعانیە و تارێ دەدەن کاکە ئەو کێشەی ناو کۆمەلگایە ینی چەندین تەلەفۆنم جێ لێ بوو تازە هەموو دەری خەریکی وتاردانێنە و خەڵکی تێرە علم و مەعریفە دەکەن کاکە وڵایەتی بەرامبەر ئەو تەلەڤیزیۆنە دانیشتە هەموو چوار هەندی ئێوە دەزانیتن ئێوە ئەگەر لەسەر بابەتەکە قسە دەکەن ئالەوە سەدە قسە لەسەر بابەتەکە ناکەن یەک دەستە نازانم چێ و یەک باسی چێ دەکە حەز ناکەم قسەی وات بکەم ئێستا ئیشارەی برێ بۆ تەلەفۆنی یەکەکیان بەس کاکەیوە ئەگە قسە لەسەر بابەتەکە دەکەن سەر ئەو چاوانە ئەگەر نە ئەو وتاردان و ئەو مێژوو و تاریخ و ئەو شتانە چێ دەیێنەوە سەری ئێمە ژانەسە دەکا 45 دقیقە خەریکی تەلەفۆن وەرگرتنم پێم وەرناگیرێ قسە دەکات لەسەر بابەت تەپچاو پێم خۆشە لشتی لە پێر دەمم بەس قسە دەکات هیچ ئەسڵەن پەیوەندی بە بابەتەکەتەوە نییە وڵا باوکی پێم خۆش نییە دایخەوە بەسەریانە بەڵام ئیتر ڕاستەکەی گرنگە لەسەر تۆرەکە قسە بکەن کاکە دانیار من هەفتەی تێت سەفەرێکی دەرەوەم کرد سەفەرێکی بڕۆ لای ئەوروپا بە سیاری خۆم سەفەرم کرد بە سەلامەت گەڕایتەوە ئینشاءڵڵا زۆر سپاس خوا لێ ڕازی بیت براکەی من 36 دانە سعات من سیارەم لێ خوڕیوە بەڵێ 4 سعات 5 سعات لام داوە لە مەطعەمێک لە شوێنێکی ئیسراحەت ناخوازم نوێشکردنم کردووە باوەڕم پێ بکە لەو 36 دانە سعاتەی من سیارەم لێ خوڕیوە یەک حادیسەم نەبینیوە لۆ یەکەم شت ڕێگاوبان دووساییدە ئەوە هۆکاری گەڕانەوەی 1985 ڕووداوەکانی هاتوچۆ دەبێت جادەکان دووسایید بکرێت ئەو جاکە دووسایید دەکرێت دەبێت کولی سایدێک بەلانی کەمەوە شوێنی سێ سیارە هەبێت پێیدا بڕوە سایدی یەکەم لە بۆ لۆری و تەنکە و سیاری باوەڕ بێت سایدی ناوەندێ لە بۆ سیارە کە نۆرمال لە 80 تا 100 دەڕوە سایدەکەی تری ئەخیری کەیفی خۆی کابرا 150 200 دەڕوەتن ئارەزوو خۆی با بڕوە واتە مەبەستی من چییە لە قسەکەی مندا هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ ڕێگاوبانە زۆر شوێن هەیە لۆفۆ و پێچانە و ئەو شتانەیە دەبێت هێماکان دابدرێتن زۆر شتوێنە دەبینین گوند و مند لەو مەنتیقە هەیە زوعاتی لێیە دوو لە ڕووی جەنابتان ئاژەڵی شووا دەپەڕێتەوە دەبێت هێما دابدرێتن ئاگادار بە لێروکانە ئەگەر هەیەکەوە جاندار و ئاژەڵ و ئەو شتانە بپەڕیتەوە کاکە هۆکارەکان نەبوونی یاسایەکی هاتوچۆی جوان نەبوونی ڕێگاوبان لەسەر هەموو قسەکانیش مۆدەمی یەکشی تر بڵن کاکە دانیارجان هەتاوەکو ئێمە ساحیبی ئەو جۆرە عەقلیەتەی وڵات بەڕێوەبردن بین قەت لەوە باشتر ناوین و ڕۆژ بە ڕۆژی لۆ خاتر دەبین و ڕۆژ بە ڕۆژی بەرەو دوا دەگەڕێنەوە نەک لە هەر تەنها لە بۆ هاتوچۆ
لە هەموو کەرتەکان لە خوێندن دەرەی لە تەندروستی دەرەی هەرچی ئەتۆ دەیری لەو هەرێمی کوردستانە بابەتی خزمەتگوزاریە بابەتی حساسی ژیانی ئینسانە مەسەلەی موچەیە مەسەلەی نەوت و گاز و غاز و ئەو شتانیە حتا ئەو عەقلیەتانە وڵات بەڕێ ببان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچین و سپاس بۆ جەنابی شتەکەی دەرفەتە پێدا. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە وەڵای ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامی دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.